گەماڕەکانی ئێران دژی ئێران خەسارەکان و دەرەنجامەکانی سڵاوتان لێبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. خولی نوێی گەمارۆ ئابوووریەکانی ئەمریکا دژی ئێران ئەمڕۆ دووشەمە دەستی پێکرد و ئەم گەمارۆیانە کەسایەتیەکان و کومپانیاکان لە وڵاتانی دیکە دەکاتە ئامانج و نەوت و پەیوەندیە بانکیەکان، کەشتیرانی، خزمەتگوزاری بیمە و بەشی ئێنەرژی دەگرێتە خۆی. چاوەڕوان دەکرێت لە دەرەنجامی ئەم گەمارۆیانە داهاتی ئێران لە ئاستێکی بەرچاو دابەزێت و ئابووری ئێران تووشی قەیران بێت. ئەم گەمارۆیانە چه کاریگەریەکی لەسەر ژیانی ڕۆژانی مرۆڤ لە ئێران دەبێت؟ ئێران لە دەرەنجامی کاریگەریەکانی ئەم گەمارۆیانە ملکەچ دەبێت بەرامبەر بە داخوازەکانی ئەمریکا یان نا؟ چەند ئەگەری ئەوە هەیە کە لە دەرەنجامی ئەم گەمارۆیانە و گرفتی ئابووری خۆپیشاندانەکان و مانگرتنەکان لە ئێران بگاتە ئاستێ کە دەسەڵاتی ئێران بێنێتە سەر ئەژنۆ؟ ئازیزان بۆ بەسەر ئەم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوویانمان لەگەڵ دەبێت. میوانەکەی بەڕای هەفتە کە لەندەن و لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان ناهید بەهمەنی، چالاکی سیاسی و ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەی شۆڕشگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و ئازەر مدەڕسی، چالاکی سیاسی کۆمونیست و دەبیری کومیتەی ناوەندی حزبی حکومەتیست. بەخێرهاتنی هەردوویان بەرامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ بەڕێز ئازەر دەست پێ دەکەین. بەڕێز ئازەر، وەک پرسیاری سەرەتایی، ئەم گەمارۆیانەی ئەمریکا دژی گەلانی ئێرانە یا دژی کۆماری ئیسلامی ئێرانە؟ من فکرەکەم فرە ڕۆشنە کە عنوانی ئەوەسە کە عەلەیه جمهوری ئیسلامی و عەلەیه موقعیەتی لە خاوەرمیانە و عەلەیه بە ئیستیڵاح تەلاشی لەوە کە لە خاوەرمیانە دەسوپای خۆی درێژتر کات و موقعیەت خۆی محکەمتر کە وەلا ئەوەڵین قوربانیگەل ئەم تحریم اقتصادیە مردم ئێرانن. مردم ئێرانن کە لەم جەنگە اقتصادیە بین جمهوری ئیسلامی و ئەمریکا قوربانیەوەن، زندگیان تحت تاثیر قەرارەگرێ، بێکاری تیانە فراوێ، گرانی تێکیا ڕوبەڕوەوەن و ئێمە هەمیشە وتگمانە کە تحریم اقتصادی سلاح کوشتار جەمعیە. مردم ئێران دەستە جەمعی خەریکن تەنبێ هەبوون بەخاتر کشمەکشێک وە ئەمریکا تەک جمهوری ئیسلامی هەسی بەخاتر کشمەکشێک وە ئەمریکا تەک کشوەرگرتر نە لە خاوەرمیانە بەڵکو لە ئەرسەی جەهانیە هەسی. لە نەتیجە ئەم تحریمە ئەوەڵین قوربانیانی مردم ئێرانن، ئەوەڵین قوربانیانی فەقیرترین و مەحرومترین بەخشکە جامعەی ئێرانن و من فکرەکەم هەر ئینسان ئازادی خواهێک ناتوانێت ئەم تحریمگەلە محکوم نەکە و ناتوانێت عەلەیهی نەبێسێ بۆ وەزیفەی هەر بەشەرێک ئینسان دووست و هەر سازمانێک سیاسی ئینسان دووستە کە لە مقابل ئەم تحریمگەلە بە عنوان ئێلام جەنگێک اقتصادی عەلەیه مردم ئێران بوێسێ. بەڕێز ناهید، بەڕای ئێوە چی؟ بەڕای ئێوە ئەم گەمارۆیانە کە بەڕێز ئازەر دەڵێت دژی کۆماری ئیسلامی ئێرانە بەڵام گەلانی ئێران و خەڵکی هەژارە کاتە ئامانج دەبێت با بڵێن محکوم بکرێت، شەرمەزار بکرێت، یا ئەمە بەشێک لەو کایە سیاسی ڕەوایە کە جیهان دەتوانێت دژی کۆماری ئیسلامی بیکات؟ جیهان و دنیا نێونەتەوەیی هیچ ڕێگەیەکی دیکەی بۆ نەماوەتەوە غەیری ئەمە و ئەلعام درستە تحریمەکان ئەمریکا دەیکا، بەڵام وردە وردە لەوە دەچێت کە وڵاتانی دیکەش بێنە پشتە و تحریمانە. ئەم تحریمە خاه ناخا دووکەڵەکەی دەچێتە چاوی خەڵکی هەژار و فەقیر و خەڵک بەعام، بەڵام تەئسیری لەسەر ئابووری ئێران هەرو ئەوەندەی کە مەقامەتی ئەمریکایی و خەڵکی دیکە دەڵێن بۆ ئابووری ئێران فاجعەیەکی ئابووری دەبێت بێگومان، چونکە بەرهەمەکانی فرۆشی نەفت کەم دەکاتەوە ئەو جۆرەی کە لە سەینی تحریمەکاندا هەیە، دەرامەتهای ئەرزی دەوڵەت کەم دەبێتەوە، مەجبور بە معادڵاتی پایاپای دەبێت چون ڕەوابطی بانکی تحریم کراوە و بە نەزەری من زۆرێک شەفافیەتی لەلایەکەوە ماڵی نامێنێ، سوودخۆران و ڕاندخواران مەیدانیان بۆ ئەکرێتەوە، خەڵک هەژار و فەقیرتر دەبن، ڕشتی اقتصادی ڕشتێکی منفی پەیدا دەکا، ئەوەی بۆ خۆیان دەڵێن بوجەی جاری و بوجەی عمرانی هەردووکی تحتی تەئسیر قەرار دەگرێ، ئاوەدانی نامێنێ، مەشاغڵ تحتی لەبێ، بێکاری سەرنجام نەهایەتی ئەم پرۆژەیە و لە یەک کەلامدا فشار بۆ خەڵک دێنێ. ئەگەر چی ئەعلام کراوەکە بەعزێ گەمارۆی لەسەر خۆراک
و بهداشت دکتر و دەرمان و ئەوانە ئوموری بهداشتی ئەوانە ناگرێتە بەر بەڵام با ئەو حاڵەوە پێم وایە ئەم بەرهەمانەی دەبێت کە کەم نییە گرانی دێتە مەیدان کە کیسەی خەڵکدا دەتەکێنێ و قودرەتی خەرید کەم دەکاتەوە و خەڵک هەژارتر دەبن و لە بە حەزی سیاسی شەوەم پێم وایە ناڕەزایەتی کۆمەڵایەتی پەرە پێدا و اختلافاتی حکوومەتیش بەرینتر دەکاتەوە. بەم وەسفەوە خاتون ناهید بەڕای ئێوە ئەم گەماڕۆیانە شەرعەتی هەیە یان نا؟ چون لە ئێوە ئاماژە بەوە دەدەن کە بە بڕوای ئێوە ئەم گەماڕۆیانە ڕێگەی تر نەماوەتەوە بۆ کۆمەڵگای نیوجەهانی با بڵێ دەوڵەتی بۆ ئەوە کە گوشار خاتە سەر ئێران، لایەتیش ئاماژە بەوە دەدەن کە خەڵکی هەژارترە بن و ڕەوشی ژیان دەژوارترە بێ. وەک خۆتان بتان وایە ئابەم تەوسیفە و ئەم گەماڕۆیانە شەرعەتی هەیە؟ عرضکەم لەلایەن ئێمەوە ئەمە شەرعەتی نییە و مەحکومە بەڕاستی تاوجەیە کە بە ژیانی خەڵک مەربوط بێ، بەڵام تاوجێ بە مەحکومیەتی جمهوری ئیسلامی و کزکردنی ئەم دەسەڵاتە نگریسە مەربوط بێ تەبعاً لەلایەن ئازادی خوازانەوە قابلی محکومکردن نییە، بەڵام ئەو لەو جەنبانە و لەو زاویانەوە کە تەأسیر بکاتە سەر ژیانی خەڵکە دەیکا بە نظری من مەحکومە و بۆ هیچ کە قابلی پەزیرش نییە کە خەڵکی ئێران بە و دەرەجە لەگەڵ نەهامەتی و بەدبەختی و قەیران و فەقر و دەرەتانی مواجه بن. بەڵام یەک شت کاک شاهد لێرە لازمە بکوترێ، ئابووری ئێران بە خۆی نەخۆشە، ئەو کۆمەلگایەن نەخۆشە، زەربەدیدەیە، خەڵک 40 ساڵە لە تەماتی زۆر لە ڕیاست و حاکمیەتی ئەم ڕژیمە دەبینن، هەمووی بە حیسابی گەماڕۆدانان بە نظری من ئیشتباهێکی فاحشە و ئێمە لە تەحلیلەکانماندا تووشی گۆمڕاهی دەکا. ئەمە گۆل بوود و بە قەوڵی فارسان بە سەرزە هەما ڕاستش. بەڕێز ئازەر بەڕای ئێوە چی؟ ئێوە دەفەرمونون کە ئەمە دژی خەڵکە و دەبێ سەرکۆنە بکرێت، هیچ شێوازێک هەیە بۆ ئەوە کە گەمارۆ بخێتە سەر ئێران بەڵام گوشار بۆ کۆماری ئیسلامی دروست بکە، هەم بۆ سەرکوتە نێوخۆیەکانی با بڵێن دژوار کاتەوە بۆی، هەم دەستێوەردانی ناوچەیەکەی کەسب بکاتەوە لە هەمان کاتدا خەڵک نەوەن بە قوربانی؟ بزانن من فکر ناکەم ئەم دوانە بتانیم جیاکەینەوە، بەلەوە من بە یەک نقطە ئشارەکەم لەمە کە جمهوری ئیسلامی 40 ساڵە حاکمیەتێکی ڕەشی بۆ جامعە تحمیل کردگە تەردیدێک نییە، بەمە کە فەقر و فەلاکەتێک و ئیمڕۆ لە جامعە هەست مستەقل لەوە کە ئەم تحریمگە لە بوون یان نەوەن نەتیجەی حاکمیەت جمهوری ئیسلامیە تەردیدێک نییە و ئەمە کە مردم ئەم حاکمیەتیانە گەرەک نییە، نە فەقریان گەرەکە، نە استبدادیان گەرەکە و حداقل لە دەیما هاتنە دەرەوە ئێلامیان کرد کە ڕەفاهیان گەرەکە، کە ئازادیان گەرەکە، کە ئەمنیەتیان گەرەکە تەردیدێک نییە. وەلەکان ئێمە ناتوانین تحریمەکان دوو تیکە بکەینەوە، یەک تیکەی ئەوەوە متوەجه جمهوری ئیسلامیە تەرەفداری بین و بەم عنوانە تەرەفداری بکەین لە تحریمەکان و ئەو جێگەوە ئیتر هیچ کەس ناتوانێت چاوی لێ بپۆشنێ و ئەویش قوربانی بوون مردمە محکومی بکەین. ئەمە یەک اتفاقە، یەک پەدیدەست. وەختی نەفت تحریم ئەکرگێ یعنی کارگەر نەفت ئەوەڵین کەسێکەوە قوربانیەوێ و وەختێک وە کەشتیڕانی تحریم ئەکرگێ، وەختێ بانک تحریم ئەکرگێ، فقط ئێعلام تحریمەکان ئێمە دیمان باعث بوو کە قیمەت ئەرز چەندێ ئوفتکە لە ئێرانە و قیمەت ریال چەندێ ئوفتکە و تەأسیر مستەقیمی لەبان زندگی مردم هەست. ناتانین جیایکەینەوە تحت عنوانەوە کە جمهوری ئیسلامی یەکێک لە عاملین تێرۆریزمە لە منتەقە تەرەفداری بکەین لە تحریمەکە و تیکەیەک تری و ئیتر ناشارگێتەوە کە مردم خەریکن قوربانی ئەم تحریماوەن محکوم کەین. یەک ئەمەڵ خەریکە اتفاقەکەفێ بەهانەس کە ئەمریکا گەرەکیە تێرۆریزم لە منتەقە مەحدود کاتەوە. ئەمریکا تەرەفدار توا دەوڵەتگەل تێرۆریستیەکە و هاوجەهەتن تا خۆیان من جملە عەرەبستان کە ئیتر ئیمڕۆ بە هیچ کە پوشیدە نییە جریان داعش دەستساز عەرەبستان و ئەمریکا و تورکیە بووگەن، هیچ مشکڵێکی تەک عەرەبستان نییە، چون تێرۆریزم عەرەبستان ارتجاع عەرەبستان لە منتەقە هەمجەهەتە تەک ارتجاعێک و ئەمریکا نمایندگیەکە. مشکل جمهوری اسلامی یا مشکل امریکا تک جمهوری اسلامی و وسکه جمهوری اسلامی همخوانی نکاتک او به اضافه معضلات اکتر و خود امریکا لمنطقه هستی. در نتیجه ام تحریم گله
درسته من لأولش وتم بهانه محدود کردن جمهوری اسلامیه ولی به طور واقعی که نشانه جامعه ایران گرانی و فقر لنا و جامعه فراتر ویتو و اولین قربانیانی مردمه ولی اجازه من لمورد اما که تحریم گله و فقر فراتر باعث نارضایتیه و من باز نکته توضیح بدم بزنن وقت مردم فقیرن وقت مردم مستأصلن وقت مردم هیچ دریچه امیدی که یعنی با زندگیان بهبود پیاکا ممکنه اعتراض کن ولی همزمان اتانن قربانی انواع جریانات ارتجاعی لباندگر قومی و مذهبی بن دین سر و باسا برز آزاد دین سر و باسا بلام بر بشر برام که چین سر و بلام برز نهید برز دفرموی که ام جماعیان بودلی لشرعیتی نیه چون خلق دکات آمانج لهمان کدا توانی کاریگری به لسر کماری اسلامی چند برای برستان آمانجی جماعو کان لاواسکردنی کماری اسلامیه بو اگه روخاندنی یا چند تنیا گوشارک بو او بیان تسر اجنو تسلیمی داواکارکانی امریکا بید من پیم وایلاینی دوام زورتر بقوت ل تاوجه بناواندنی و نتویی کان حالا گرتوا بلام ام شمشيره دولبية بهالحال خلق لو شرائطه لتضعيف الرجيم متضرر نابن سودمندبن امكان كريتو بو او دن هالبينن دنگيان دنيا بيسته و او جنبشانه که لمنگی زستاني رابردو ببوده لچنمنگی رابردو و دستی پیکردو او بزودنا و کوملایتیانه پره بستینه و اگر ام فشار خارجیانه به هر نحوه که امیدوارم طول نکشه و دوامی زور نبید چون تأثیری مستقیم لسر جیانی خلقه لگل او اعتراضات ناوخویه دستی یک بدن و بتوانن ام رژیمه تضعیف کن بلام یک اصل زور دیاره و شفافه ایجویه جمهوری اسلامی کماری اسلامی قد نتوانید چه او موضعی واقع بویتی پیشتر و به درجه یک لدرجه کان لرادی کی زوردا نهر بم تحریمانه وش هم تضعیف دبی و زورتر دیاره دنیای نونتوایی لسر سر روی و دستوردانکانی ناوچکه ام فشاری بودن نگ لسر اصلی پیشل کرنی مافی مرو و چوسانوی خلقی ایران و بلام به هر حال ام فشار بو او من پیمایه لآکام دا بزرری خلق نیه برعکس اصلا دقلو تیزنیم که کس هل نستیتو نواب نعامالی ارتجاع انقلاباتی دنیا هر آوا کراوام پیم شگنای لانی کم لصدی بیستم شورش لولاتی کرابی ببی فشاری نیونتوایی بلام هرچند من مرزم هی لقلوا و تمام تحریمانه تعوجيجي بجياني خلق مربوطة به موردي محكوميته وكاستفاعي لنا برز عزر اماجد دا بابتي بابلين کاریگەری ئەمە لەسەر خەڵک و ئەو نیگەرانیە کە نەکا با بڵێن شۆڕشی گەلی خەڵکی برسی بێتە داردەسێک بۆ جەریانە دواکەوتووەکان بەڕێز ناهید دەڵێ من پێم وانییە ئەوە ئەم بیانبیانێکی دروست بێ یەکێک لە دەرەنجامەکانی نەخوازراوی شاید ئەم گوشارانە ئەوەیە کە خەڵکی ناڕازی کۆماری ئیسلامی دەکەن بە ئامانج و ئەم گوشارانە لە کۆتایی لە با بڵێنە تەحلیلی نەهایی خۆیدا پێویستە بەڕای بۆ وایە؟ من مخالفة من فكرة كم أما تزك وعراق نتيجية سوريا نتيجية ليبي نتيجية دخالت كشورجل امبرياليستي لناو چه انقلاباتك ولناو خاورميانو كشورجل عربي وافريقيا بوجود هاد دیمان که چه نتایج کی بود دخالتگل بشر دوستانه یان بخور خویان تحریم گلی گو لسر عراق کردیان دیمان که مردمی بدبخت کرد و مردمی گو من دوباره شاید تکراری کمو مردمی که هیچ افقی کیانیه مردمی که فقر پیان حمل بوگا مردمی که مستعصل و هیچ آینده یک لمخابل خویانان ناوینن برعکس دستنان و انقلاب و آزادیان که اتانن سیای لشکر تو جریانات بند قومی و مذهبی بن دوباره ارجاعتان آن به عراق ارجاعتان آن به سوریه ارجاعتان آن به لیبی لنتیجه اتفاقات و خانم بهمنی به عنوان انقلابات قرن 20 قریک لی ناووا گشتی اتفاقات و دولتگل امپریالیستی به دخالت لخویانا خوینیان پجاند بم انقلابات تبدیلیان کرد به جامعه یک واتیا فقط کشت و کشتار هست
بو منشأ عروج انواع جریانات ارتجاعی قومی و مذهبی. انقلاب لهر جامعه که نه فقط قابل دفاعه بو اما کمونیستگر یک لأهداف جدی مانه ولی انقلاب و آینده یک روشن بره، انقلاب و مردم لآینده یا ببینن که خلاص بون لوضعیت و هست، چه وضعیت معیشتیان، چه فقریان و چه استبدادی که پیان حاکم بوده. خواهان تغییر بون و خواهان چون جمهوری اسلامی به هر بهای الزامن آینده یک خاصتر نیره، الزامن به هیچ عنوان آینده یک خاصتر نیره. سوریه خریک لبر چاو امت تو اچه، عراق هشتا دوای 10 سال هشتا خریک لنا آگرا اسوته و مردمی هشتا خریک قربانی وان لنتیجه امانه من ناویان نان و انقلاب، امانه ناویان انم دخالت قدرتگل ارتجاعی بو منافع خویان و باز لیره قربانی که مردمن. لنتیجه صورت مسئله من یا آیا اما گرکمان جمهوری اسلامی بمینه یا بچه، برعکس صورت مسئله واسه اما چون گرکمان جمهوری اسلامی بچه. به دخالت بشردوستانه امریکا، به تحمیل فقر به مردم، به امکان دادن به که مردم فقیر و به امید نسبت به آینده چک هر نیروی یک ارتجاعی حالگرن یا انقلاب گواتیا مردم خویان لخوارو جمهوری اسلامی بکش نخوارو، تروریسمی محدود کن، قدرتی لمنطقه محدود کن، اعلام آتش بس کن به دنیا بجن اما تک هیچ کسی که شر مانیه. زۆر چاکە بەڕێز ناهید وڵامی ئێوە بۆ ئەوە چییە؟ بەڕێز ئازەر دەڵێت کە ئەوەی کە دەستێوەردان و گوشاری بیانی بووە نەتیجەکەی بە فەرمایشی ئەوان سووریە و عێراق و لیبیە و وڵاتانی تر. ئێوە پێتان وایە کە بۆچی ئێران بەو گوشارە بەو یارمەتی وەگرتن لە دەرەوە و ئەو سەرهەڵدانەی کە دوای ئەوە چاڕوانیەکەن ڕووبدات نابێت بە عێراق یا سووریە یا ئەسڵەن ئەگەر ببێ ئەوانە گزینەیەکی خراپ نین؟ ئەم پێم وایە لەم تەحلیلەدا کونی دوعاون بووە. ئێران خۆی عامڵی بشێوەنەی ناوچەکەیە و ئەنگیزەی دنیا نێونەتەوەیی بۆ فشاربهێنانیشی هەرەوەیە. سووریە ئێران کردوویە بە سووریا، عێراق ئێران کردوویە بە سووریا، لیبی، لوبنان، فلستین، تەواو دراوسیەکان و تەواو جەوامعی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەدەست دەستێوەردان و تروریزمی دولتی جمهوری اسلامی لەژێر لەوای ئەو ئەسڵە ئەساسیەی کە خۆمێنی ئەعلامی کرد سدووری ئینقلابی ئیسلامی تووشی مشکل بووە و من پێم وایە ئەگەر ئەم عامڵە نەبوایە کە اتفاقاً لابردنی بەرجام یعنی لەغوی چۆن بڵێم انحلالی خودی برنامه برجام و نتیجه که به امرو گەیشتووە هەر بەر ئەم ئەساسە بوو. وەختێک لە زمانی ئۆباما بەرجام ئیمزا کرا دەستی ئێرانی لە لەحاز نێونەتەوەی و لە ناوچەکە کردەوەی ئەعتماد بە نەفسی پێبەخشی و غارەت و گوسیلی هێزی بۆ تەواو ناوچەکە زیاتر کرد کە نەتیجەکەی ئەمڕۆ ئەوەیە ئەوەی کە خانمی مەدەڕسی شارێ پێدەکا فەقر و فاقە فقط لە ئێران نییە، تەواوی ناوچە تووشی کوشتارها و جنۆسایدهای بووە سێرفەن بە خاتری دەخاڵەتهای ئێران لە منتەقەکەدا. بۆیە حتمما دنیا نەتەوەیی بووە بیر دەکاتەوە کە سەری مارەکە پان کاتەوە یا بن جۆرێک لە جۆرەکان شەمچەکە لە گیرفانی کێدایە ئەوە دەربێنێ و ئەو ناوچەیە لەم هێلاکەت و لەم بەدبەختی و لەم تێرۆریزمە ناوچەیە بخا کە گۆشەیەکیشی ئێران ئەگرێ، بەڵام ئێران سەرفی نەزەر لەوەی جمهوری ئیسلامی دەخاڵەتی لە ناوچەکە بێ یانە بێ حکوومەتێکی نێگریس و گردەکان بەرگۆمبەتێکە کە بە کۆمەلگای ئێران ناخواوە دەبێ بڕوا و وەزیفەی ئێمەی ئۆپۆزیسیۆن ئەوەیە هەرچی زیاتر عمری تولی عمری ئەم ڕژیمە کەم کەواتە بەشم ئیجازە بدە ئیجازەوە نەبوو کە سووریە و ئەو ئەنقلاب ئەوانە لە نزانون ئەنقلاب نییە من نەشارە مەسەن بەوانە نەبوو و بەبێ ئەوەی شتێکم منزور کردبێ نسبەتی پێدریاوە ڕاست نییە. نا بەڕێز ناهید من عرزم ئەوەیە کەواتە بەڕای ئێوە ئەوەی کە هەندێک لە لایەنە سیاسیەکان ئەو هۆشدارە ئەدەن کە داهاتووی ئێران داهاتووی گۆڕانکاری دوای ڕوخانی کۆماری ئیسلامی بەم شێوازە گوشارانە و ئەگەری دەستێوەردانی بیانی دەبێتە عێراق و سووریا لێدوانێکی دروست نییە. دروست نییە و ئەمە
پانیک و وحشت ئەفکەنیەکی دقیقاً ڕاستەوخۆیە کە جمهوری ئیسلامی جادیەکە وی پێش بە هەر ئاڵوگۆڕێ بگۆڕێ. ئەها دیتان سووریە چۆن بوو، ئەها دیتان عێراق چۆن بوو، لە حاڵێکدا خۆی پەدید هاوەرەندە و مسببی ئەسڵی ئەو وەزعەیە لە وڵاتانە، لە وڵاتانی مجاور. بۆیە من ئەسڵەنەوە بە دروست نازانم کە ئۆپۆزیسیۆن دەست بە عەسا بکە، ئازادی خواهان لەگەڵ مانێعێکی ئەسڵی ڕوبەڕوو بکە، ئەها نەکا وەک سووریەی لێبێ. ئەگەر لێ بکۆڵیتەوە سووریا ئێران کردوویە بە سووریا. من فقط ئاماژادەم بیرتانە خەمە لە زمانی ئۆباما قەرار بوو بە خاطر بۆمبارانهای کیمیاوی سووریا حکوومەتی سووریا لە منتەقە شەڕێک بکرێ لەگەڵ حکوومەتی سووریا و تحتی فشاری قەرار بن. ئۆباما سرفەن لەبەر حزوری ئێران لە منتەقەکە کێشایەوە وتی ئەو کارە مەکەن. بۆیە ئەمە فقط ئەوە نییە کە ئێران نیرو دەنێرێ، پەیامەتهای زۆر ناشرین و ناگواری بۆ بەقیەی منتەقەکە هەیە. زۆر بەڕێز ئازەر، بەڕێزت دەفەرمووی کە ئەوەی کە نیگەرانی دروست ئەکا ئەوەیە کە ئەم دەستێوەردانە بێتە هۆی سووریەی بوونی ئێران یا عێراق بوونی ئێران. ئەی چ شێوازێک هەیە؟ ئایستا فەزلی ڕەحمانی وەزیری ناوخۆی ئێران دەڵێت کە گەورەترین مەترسی ئاسایشی بۆ ئێران ئەوەیە کە ئەو ناڕزایەتی نیشاندانەیە کە لە دەیمانگ ساڵی پار بینرا و نیگەرانی ئەو هەیە کە بەرسەڵ هەڵبداتەوە و ئەو گوشارە ئابووریانەشە بێتە هۆی ئەوە. چۆن ئێوە ئەمە لە یەک دەدەنیانی چۆن ئەو گوشارە ئابووریە کاتان بێتە هۆی ناڕزایەتی خەڵک و ڕوخانی کۆماری ئیسلامی بۆ ئێوە نیگەرانی دروستەکات؟ بزانن من هەروەها وتم ئەمە کە جمهوری ئیسلامی بچێت پێشفەرزە قاعدەتەن هەر نیرویەک بەخۆی ئەژێ ئۆپۆزیسیۆن بۆ خۆی دانیاگە کە جمهوری ئیسلامی ئەشێ بچێ، ولی سوالە وەسە چۆن ئەشێ بچێ؟ ڕەزا پەهلەوی ئێژە ڕەفراندۆم کەن من بێمە سەرکار، ئەمە سەرنگونی جمهوری ئیسلامیە. خانم ناهید خانم ئێژێ ئەگەر ترامپ تحریم کات و مردم بەدبەخت بن و ئەمە باعثەوێ مردم انقلاب کەن و مەترسن، سووریەی بوون، پانیککردن و سیاست جمهوری ئیسلامی. من فکرەکەم فرە غیرە مەسئولانە بنیام اتفاقێک وا لەبەر چاو دنیا خەریکە ئەکەفێ و یەکێک لە ئیمکانات هەمیشەگیە ئیمڕۆ ئیتر. ئەگەر دەورەیەک حملەی نظامی ئەمریکا خەتەرێک بوو لەسەر جامعەی ئێران، ئیمڕۆ حملەی نظامی نییە، کافیە سەلەفیگەل بکاتە نیروی مسلح خۆی، کافیە نیروگەل قومی و مەذهبی بکاتە نیروی مسلح خۆی، کافیە وەک عەرەبستان جەنگ نیابەتی بخاتە ڕێگە. لەو دوا بزانن کە ئایا سپاه پاسدارانیش نایت وارد بێ بۆ سناریۆی سووریەی بوون دروست بێ. یەکێک لە مۆهرەگەر سووریەی کردن ئێران جمهوری ئیسلامیە، ولی مۆهرەیەکتری نیروگەلێکن و جەنگ نیابەتی ئەکێشن بە ئێرانە، نیروگەلێکن و حاضرن بۆنە نیروی مقابلە بۆ جەنگ نیابەتی و نیروی مقابلە لەناو ئەم جەنگە و سووریا کات ئێران. قطعا جمهوری ئیسلامی ئەشێ بکەفێ، ولی چۆن کەفتنی مهمە. ئێمە فرە ڕۆشن وتگوانە جمهوری ئیسلامی ئەشێ بەدەست مردم ئێران لە طریق انقلاب رادیکال و ئازادی خواهانەی مردم ئێران بڕوخێت و ئەمە تەلاشی کە وایمە خەریکین ئەیکەین لە طریق مردمێکە وا لە هەرچی جێگا متشکل بووگن شورای خۆیانیان هەست بۆ ئازادی، بۆ بەرابەری، بۆ ئەمنیەت انقلابەکەن. ئەمە ئەتانێ جمهوری ئیسلامی بڕوخنێ بە ناف مردم، وەگەرنە جمهوری ئیسلامی ئەتانێ بڕوخێت ارتجاعێکتری لێ دەربێ، هەرۆ جۆرە وا سەڵتەنەت رژیم سەڵتەنەت ڕوخیا ارتجاعێکتری تیا دەرهات. ئەتانێت جمهوری ئیسلامی بڕوخێ ئێران بێتە سووریە، ئەتانێت جمهوری ئیسلامی بڕوخێ ولی جامعەیەک ئینسانی ئازاد بەرابەر و مرەفەی تیا دروست. زۆر بە کورتی بەڕێز ئازەر، ئێوە چاوەڕوانی ئەوە دەکەن کە بە وتەی خۆتان ئەو ئینقلابە، ئەو سەرهەڵدانە با بڵێن تەرەقی خوازە لە ئێران ڕووبدات، یعنی هیچ نیشانەیەک هەیە دوای 40 ساڵ ئەمە ڕووبدات و هیچ پەیوەندیەکی بە کاریگەری گوشارەکانی بیانی نەبێت؟ بەنظر من قطعا ئەم انقلابە هەلت دەستڕەساوە هەلت بەاصطلاح بە زوودی ئەتانێ اتفاق بکەفێت. دەیما بزانن دەیما دقیقاً جنبش ئەو تەبەقە بوو، جنبش مەحرومینێک بوو و نە ڕەنگ قۆمی بوو، نە ڕەنگ دفاع لە ئەمریکای بوو، نە ڕەنگ دفاع لە ئوروپای بوو، نە ڕەنگ دفاع لە هیچ جەریانێک مەذهبی بوو. فقط بۆ دوو چت هاتە دەرەوە، یەکێک ڕەفاه و یەکێک ئازادی. لە نەتیجە اتفاقاً ئەگەر غەرب و ئەمریکا دەست لەسەر جامعەی ئێران هەڵگرێ، مردم ئێران ئامادەن تە جمهوری ئیسلامیە تەسویە حەساو خۆیان بکەن. اتفاقاً یەکێک لە چتگەلێک وا باعث بوو جمهوری ئیسلامی بە حەیات خۆی ئەدامە بات،
تهدیدگەل نظامی ئەمریکا دروستکردن فەزای جەنگی دروستکردن جەنگ اقتصادی و حملە بە معیشەت مردم بوو کە گشت ئەمانە ئێمە هەر ئەو وەختیچە گوتمان ئەمانە ئەم جمهوری ئیسلامی فرەترۆ کردو چون بە بەهانەی حملەی ئەمریکا سەرکوبی فرەتر کرد چون بە بەهانەی تحریمگەل فەقری تحمیل کرد ئیمڕۆ بە بەهانەی جەنگ نیابەتی و ئەحزابێک خەریکن لە ئێران ئەیخەنە ڕێگا بگیر و ببەندی خستکە سەر ڕێگا ئەمانە اتفاقاً بنظر خانم بهمنی امانه فشار جامعه بین المللیه به نظر من امانه عاملگل ادامه حیات جمهوری اسلامی مهم نیه لنا کشمکش خویانه چه اتفاقی که کفه دوباره انقلاب آتی مردم ایران کلم نوراسه هر اچیت دواترو و اگر امان دست لسر مردم ایران هلگرن مردم ایران ازانن و خریقن خویان آماده کن تصفیه حساو کن تک جمهوری اسلامیه و جوره و خویان درکیان زور چاکە بەڕێز ناهید لەگەڵ ئەوە کە بۆتان هەیە ئەگەر نوکتێک لە گوتەکانی بەڕێز ئازەر وڵای بدەنەوە پرسیارەوەیە کە ئێوە چاوەڕوان دەکەن کۆماری ئیسلامی لە درێژەی گەمارۆکاندا کاتی زۆرشمان نەماوە تەسلیمی دواوکارەکانی ئەمریکا بێ لە ترسی ڕوخاندن یانە با بڵێن بوەستێت و ناڕەزایەتی خەڵکی بەربڵاوتر بێتەوە و کۆماری ئیسلامی بەم شێوە بڕوخێت يعني علامة كان من مقاومتكين هاد وقت روحاني ومقاماتي دي كان چند هاجر باسيان كردوا بلام سخته ومقاومته باقتصادي كي اوا روخاو ابوريه كي ناجور اوا واعتراضي زور كخلق ناشي لو وضعها يعني هم ستمي سياسي هم ابوري داروخاو بنابرين من بيماني بتواني مقابله بك صرف النظر لإرادة من وخانمي مدرسي وهر كسي ديكا الدنيا نتوي بمعنى من وبقصي أوان بالأخرى هرشي ناوي بني امبرياليزمي أمريكا وغيرها وأوروبا هر كاريبيانوي أي كان وأما ناتوانين تحسيري لسر بونمونا كمارو كان دابنين وي تأثيري هيا أما مخالفيني أو رجيمين لشرايتنا أمن وضعك بقوزينا وبو أو انقلابي او شورشي خانم مدرسي باسيه كامل لقالي موافقم لو اهلي اول خلق دبي خوان هسنوا بلام زور جار ناكوكي هاي منطقيش دچيت هبال يعني الشرايط فراهمكو خلق دي قوزنوا ك اگر اما بي نور على نور دنا كزني بتوا كنين دستيق لدره وبي خلقي ايران نجات بدا واما تحريفه جنابيان اشاره كان بمساله قومي من كردم وفيما لأداهاتوي إيران دا جامعة كشخص لصدي مليات هاي غير فارس تشكيلي أدا روي آسايش وديمقراسي نابيني أقر بحقو حقوقي نقين وبمعنى من هم فعاليتي هم فعالي قومي بعبارتي إيشان وهم فعالي جنانم فعالي ما في مروب وتيكوشم بو آزادي مذهب وآي نقانش لكم الغاي إيران مجموعي أمانية بإضافة خباتي كريكاران وشوساوكاني أو جامعة كمجموعان ديكاتا وزعي دينت دخل قيني كأو شورش وقيامي كنهاية إذا آلي إيميا برهم بدنا أقر قومي ليدر كيو نازانم قوم نازانم يعني چي أقر حقوقي مليتكاني اللي حسفكي أقر كمايتيكاني مذهبي جنسيتي قومي وبهر شيء وإيراني لكم كي وصرفا لسرية قباش كيش بخباتي جنايتية وكريكار تكيبكي بماني أما نوع شورشيكي هم الشمول به أو رفاهيك إشارة بيكريه ممارو بيستمع ورشم زور سپاس ممنونم کاتی زمانەوە بەڕێز ئازەر لە یەک جملەدا دەرەنجامی ئەم گەمارۆیانە دەبێتە هۆی ڕوخاندنی کۆماری ئیسلامی تەسلیم بوونی تکایە لە یەک ڕستەدا من فکر ناکەم باعث ڕوخاندنی بێت چون تەسمیم ئەمریکا ڕوخاندنی نییە ولی ئەمە کە ئایا تاغیرەکە بەستگی هەست بە موالفەگەلێک فرە بەستگی هەست بە سیاست ئوروپا بەستگی هەست بە ڕێگە حەلگەلێک وا دیگەران بۆی پەیاکەن ولی شتێک وا مسلمە وەسە کە جمهوری اسلامی ناتانێ بۆ ڕاحەتی و ئاکا لە مقابل یا بوێسێ زۆر سپاس لە هەردوومیانی بەرنامە بە ڕێزان ناهید بەهمەنی چالاکی سیاسی و ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و ئازەر مدەڕسی چالاکی سیاسی کۆمونیست و دەبیری کومیتەی ناوەندی حزبی حکمەتیست و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێگەشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.